هاواری سروش لە ڕۆژی ژینگەی کوردستان تاک پەرلەمان حکوومەت میدیا کەرتی تایبەت پرۆسەی تێکدان و شیواندنی ژینگە لە باشووری کوردستان بە جیاوازیەکی گەورە پێش پرۆسەی پاراستن و گەشە پێدان کەوتووە. ئەمەش زەنگێکی زۆر مەترسیدارە و لەگەر ژینگە و سروشتی کوردستان تاک نابەر پرسیارانە مامەلە دەکات و یاسا و چاودێری پەکخراوە و حکوومەت خۆی دەستدرێژی دەکات و کەرتی تایبەت دەرفەتی تەواوی بۆ ڕەخسێنراوە کە سل نەکاتەوە لە شێواندن. داوا دەکەین دەستدرێژی بۆ سەر سروشت و ژینگە ڕابگرن داوای سەروەری یاسا و گەڕانەوە بۆ پەروەردەکردنی منداڵانی قۆناغی باخچەی سەوایان دەکەین. 25 تۆڕ و کۆمەلە و سنتەر و ڕێکخراوەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان. مۆزوعی دیکەش ئەوەیە کە ئەو لایانی پەیوەندیدار بە هیچ شێوەیەکی بە پێی پێویست داعم نەکراینە کە بتوانن بە ئەرکی خۆیان هەڵبستن. مۆزوعی دیکە کێشەیەکی زۆر گەورەیە ئێمە چەکدارمان گەلک زۆر بووە لە هەرێمی کوردستان و ئەوە سەبەبەکی زۆر تەسیرەکی زۆری هەبووە بۆ لەناوبردنی ئاژەڵەکان. کێشەی دیکەش مۆزوعی ناوشارەکانە و ڕاگررتنی ئاژەڵانی خۆماڵی پێویستە شارەوانیەکان بە جددی ئەو مۆزوعی وەربگرن و ساحیبەکانیان سزا بدرێن یا ئەو ئاژەڵانە حەجز بکرێن و بردرێن بۆ مەسجەرەکان.